یەکێک لە کارەکانی ئەو کۆمپانیان کە دەست پێ دەکەن یەکەم وەکو قۆناغی یەکەمە ئەوەیە مەسحێکی کامل یاخود ڕووپێوێکی کاملی کوردستان بکرێت. ئێستا خۆشبەختانە دەست پێکراوە ئەو مەسحە چەند ڕۆژێک دەبی لە هەولێر دەست پێکراوە، ڕەنگ لە دوهۆکی دەست پێکراوە، لە سلێمانی دەست پێکراوە. ئەوە بە قۆناغ دەستە پێش ئەوانە لە ئاخری لۆمان ڕۆت دەبیتەوە لە دوای ئایا چەند هاوبەشمان هەیە بە فعلی، چەند پیوەر بەسترایە و چەند پیوەر خەڵک نەیبەستایە. ئەو داتانەی لای ئێمە هەیە ئێستا نزیکەی 160 کوردستان پیوەری بەستاوە. هەموو هاوڵاتیەک لە شار و شارۆچکەکان و قەزا و ناحیەکان دەبی پیوەری هەبی، یعنی هیچ ماڵێک نابیتن ئاوی وەرگریتن بەبێ پیوەر، دەبی پیوەر هەبیتن. لەو دوو مانگەی ئێستا دەبێتی پیوەر بەستیتن. ئەوەی پیوەری هەیە لە ڕێگەی پیوەرەکە مانگانە پارەی ئاوی خۆی دەداتن، بەڵام ئەوەی پیوەری نییە و لەو دوو مانگەی کە جەولەیەکی کاملە ئەگەر نەیبەستا بەپێی ئەو ڕێنمایی کە لە وەقایعی کوردستانی تێدایە معامەلەی لەگەر ئەو هاوڵاتیە دەکرێت. هیوادارین هەموو هاوڵاتیەکان پابەند بن